یەکسانی ژن و پیاو لە بەرنامەی ئێمەدا. لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا کە ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەرکارە، ستەمکێشی ژنانی ئەم کۆمەلگایە و خەبات لە دژی زوڵم و نابەرابەری لە پەنا خەباتی کرێکاران بۆ دەستەبەرکردنی مافی سەرەتایی و پێشێلکراویان بەردەوام ناوەرۆکی کێشەیەکی بەربڵاوی کۆمەڵایەتی بووە. حیزب و گروپە سیاسیەکان و ئەنجومەن و ناوەندە مەدەنیەکان هەوڵیان داوە کە لە ڕوانگەی خۆیانەوە ناوەرۆکی ئەم خەباتە باس بکەن و لەسەر ئەم کێژمە کۆمەڵایەتیە بەرینە کاریگەر بن. بەڵام لە هەمان کاتیشدا جیاوازیەکان جددی و چارەنووسسازن. کاتێک کۆمۆنیستەکان باس لە یەکسانی مرۆڤ بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەز و نەژاد و نەتەوە دەکەن، مەبەستیان یەکسانیەکی ڕاستەقینە و کۆمەڵایەتیە، نەک بە تەنها بەرابەر بە یاسا. لە ڕاستیدا یەکسانی یاسایی لە کۆمەلگەی چینایەتیدا کە تێیدا مرۆڤ هەر لە سەرەتای لەدایکبوونیەوە لە بارودۆخ و پێگەیەکی نابەرابەردایە ناتوانێت یەکسانی ڕاستەقینەی مرۆڤ لەم کۆمەلگایەدا دەستەبەر بکات. کۆمۆنیستەکان وێڕای دفاع لە یەکسانی یاسایی هەموو تاکێکی کۆمەلگا و خەبات بۆ دەستەبەرکردنی ئەم مافە بەو نەوعە لە یەکسانی ڕازی نابن و بۆ دامەزراندنی سیستمێک تێدەکۆشن کە تێیدا ئیمکانات و بارودۆخی کۆمەڵایەتی و ئابووری یەکسان بۆ هەمووان بخڵقێت. لە ڕوانگەی ئێمەوە یەکسانی یاسایی هەموو تاکێکی کۆمەلگا بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەز و نەژاد و بیر و بۆچوون تەنها مەرجێکی پێویستە بۆ گەیشتن بە یەکسانیەکی گەشتگیر و هەمەلایەنەی کۆمەڵایەتی. بەڕای ئێمە ژن و پیا و پێویستە لە هەموو بوارەکانی کۆمەڵایەتی، ئابووری و سیاسی نەک هەر بە یەکسانی یاسایی بەڵکو بە یەکسانیەکی ڕاستەقینە گەیشت بێتن و ئەوەش بەو مانایەیە کە ئەوەڵەن هەموو ئەو یاسایەنە کە دەبنە هۆی هەڵاواردنی ژن و پیا و هەڵوەشێتەوە. بۆ نمونە ژنیش وەک پیا و مافی کارکردنی بێت و دەستی بە هەموو شوغڵەکان ڕابگات و لە بنەماڵەشدا واتە لە بوارەکانی وەک هاوسەرگیری و تەلاق و سەرپەرستی منداڵان ژن و پیا و مافێکی یەکسانیان بێت. هەروەها هەموو ئەو مافە تایبەتانەی کە لە ژێر ناوی سەرپەرشتی بنەماڵە بە یاسایی بۆ پیا و لە بەرچاو دەگیرێ دەبێ هەڵوەشێنەوە. پێویستە لە کاروباری سیاسیشدا ژنان لە هەموو بوارەکاندا هەر وەک پیاوان مافی هەڵبژاردن و هەڵبژاردرانیان ببێت. دووەمەن وەک مەرجی پێویست بۆ وەدیهاتنی مافی یەکسان پێویستە ئیمکاناتی بەرابەری کۆمەڵایەتی، ئابووری، سیاسی و فێرکاری بۆ هەموو ژنان بە مەبەستی پەروەردەکردنی تواناکان و بردنەسەرەوەی ئاستی وەشیاریان دابین بکرێت. پێویستە ئەم بارودۆخی ئیمکاناتە بۆ ژنان بخڵقێت تا بتوانن لە بواری ئابووریەوە سربەخۆ لەسەر پێی خۆیان ڕاوەستن. بەڵام بۆ ئەوەی کە ئەم ئیمکاناتە بەڕاستی دەستەبەر بێت پێویستە هەموو کۆسپە کەلتوری و ئاینیەکانی سەر ڕێگەی گەشەی ژنان لا بردرێ. ڕوانگە و بیر و بۆچوونی پیا و مەزنانە کە پێگەی نزم و ژێرستەمی ژن پاساو دەکات و ئەم بۆچوونەش هەروەک باسمان کرد تا قوڵایی کۆمەلگە ڕەخنەی کردووە، پێویستە خەباتێکی بەرین لە دژی وەڕێکەوێت. سەرەڕای ئەمانە ژنان بەهۆی ئەوەی کە نەخشێکی تایبەتی وەک دایکبوونیان لە سەرشانە لە سیستەمی سەرمایەداریدا لەگەڵ بربەستی زۆر بەڕەوڕون. لەبەر ئەوەی کە نیزامی سەرمایەداری لە بەرامبەر ئەم مەسەلەیە و لە بەرامبەر منداڵانی کۆمەلگەدا خۆی بە بەرپرس نازانێت و هەموو ئەرکەکەی دەخاتە ئەستۆی بنەماڵە. هەر بۆیە زۆرێک لە ژنان بەهۆی هەژاری ماڵی وەیان تەنانەت کەلتوری لە کاتی بەدەنیاهێنانی منداڵ گیانیان لەدەست ئەدەنیان تووشی گەلێک ناڕەحەتی دەبن کە دواتر بەردەوام لەسەر ژیان و تەندروستیان قورسایی دەکات. ئەمەش بەو مانایەیە کە زۆربەی ژنان تەنانەت لە بواری درێژەدان بە ژیان و زیندووبوونیش لەگەڵ پیاوان یەکسان نین. پێویستە کۆمەلگا لە بەرامبەر دەور و نەخشی دایکدا خۆی بە بەرپرسیار بزانێت و نەیکاتە ئەرکێکی تایبەت بە ژنان و پێویستە بە خوڵقاندنی ئیمکاناتێکی بەرین و خۆڕایی لە بواری تەندروستی و دەرمانی و کۆمەڵایەتی ئەم بربەست و ستەمەی کە لە کۆمەلگەی چینایەتیدا بەسەر ژندا داسەپێت لەناوبەرێ. سەرەڕای ئەمانە لە کۆمەلگەی سەرمایەداریدا ئەرکی دایکبوون و پەروەردەکردنی منداڵ بربەستی کۆمەڵایەتی و ئابووری دەخاتە بەر ژنان و وەک کۆسپێک لە بەرامبەر بەشداربوون و گەشەیاندا ڕادەوەستێت. سیستەمی سەرمایەداری بەهۆی ئەم ئەرکە سەپێنراوەی ژنان ئەوان لە زۆرێک لە ماف و ئیمکاناتی کۆمەلگە بێبەری دەکات. لەم سیستەمەدا دایکبوون دەکرێتە بربەستێک بۆ گەیشتن بە مافی یاسایی و کۆمەڵایەتی ژنان و هەموو ئەمانەش لەبەر ئەوەیە کە لە نیزامی چینایەتی و چەوسێنەری سەرمایەداریدا دایکبوون و پەروەردەکردنی منداڵ بە ئەمرێکی خصوصی لە قەڵەم دەدرێ. بەڵام ئێمە ئەم مەسەلەیە بە ئەرکێکی کۆمەڵایەتی دەزانین و بۆ گەیشتن بەم مەبەستەش مافی تایبەت بۆ دایکان و ژنانی دووگیان دەبێت لە بەرچاو بگیرێت. پێویستە ژنانی دووگیان بتوانن چ پێش منداڵبوون و چ دواتری مەرەخەسی تەواویان پێ بدرێت بەبێ ئەوەی کە لە حەقدەست و باقی مەزایەکانیان بێبەری کرێن.
لە هەمان کاتیشدا لە ئاستی کۆمەڵگەدا لە ئاست شار و شارۆچکە و گەڕەکەکان باخچەی ساوایان بەقەدەر پێویست دروست کرابێ تا ژنان بتوانن کۆرپە و منداڵەکانیان چەند سەعات لە ڕۆژدا بەوان بسپێرن و خۆیان خەریکی ئەرکی کۆمەڵایەتی بن. لەلایەکی دیکەشەوە سەعاتکاری ئەو ژنانەی کە کۆرپەیان هەیە پێویستە بەبێ کەمکردنەوەی هەغدەز لە بەرچاو بگیرێت تا بتوانن لە کاتی خۆیدا شیر بدەنە کۆرپەکەیان. بێگومان لەم ڕوانگەیەدا کۆمەڵگە پێویستە لەوەها ئاستێک لە ئیمکانات و خۆشبژێوی بەهرەمەند بێت کە باری تاقەت پڕوکێنی کاری ماڵ لەسەر شانی ژنان لاچێت و هەر لەم ڕێگەشەوە بەستێنی هەموو ئەو پاسا و بیانوانەی کە دەوڵەت و سەرمایەداران بە خاتری دایک بوون ژنان لە مافی یەکسان بێبەری دەکەن لە ناوچێت.